ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن سڵاوی خوای گەورەتان لێبێ کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. لە یەکی هەفتی 1977 لە ڕەواندز هاتە ئاراوە تا ئێستا زیاتر لە 77 بەرهەمی هەیە. هەڵبەتە باس لە تیپی پاشای گەورە دەکەین ئەوەی بە ساز و ئاوازی توانی هونەری کوردی هەفتڕەنگ بکات. خۆشحاڵم ئەمشەو بە میوانداری کۆمەڵە مامۆستایەک هونەرمەندێکی لێهاتوو کە تەشریفێنان هێنایتە هەولێر. مامۆستایان بەخێر بن. دکتۆر سیروان سیرینی، مامۆستا ئامانز غازی، مامۆستا زەینەل بەخێر بن. زۆر سپاس. مامۆستا دەست پێک دەتانین لە مامۆستا زرارەوە دەست پێ بکەین؟ فەرموو. بەداخەوە ئەم ساڵێکی ناخۆش بوو بۆ مێژووی ڕواندز، بۆ شاری ڕواندز، بۆ ڕواندزیەکان، بە تایبەتی بۆ ئێمەش ڕۆڵەکانی یاخود نەوەکانی پاشای گەورە، قوتابیەکانی ڕابەری هونەری کوردی، مامۆستای گەورە مامۆستا زرار محەممەد مستەفا کە بە ڕووداوێکی نەخوازرا و دڵتەزێن گیانی پاکی سپارد کە هەموو ژیان و تەمەنی خۆی بەخشی لە پێناو پێگەاندنی کۆمەڵێک لە نەوەکان لە پێناو خزمەتکردن بە دۆستی ڕەوای گەلی کوردستان بەڕێگای هونەر. من بەش بە حاڵی خۆم هەموو ئەو سەرکەوتنانەی کە لە ژیان هەموو ئەو ئینجازاتەی کامە وێڕای ئەو بەهرە خوایە و پەروەردەی کە وەرمانگرتووە، بەڵام هەموو فەزلەکەی بۆ ئەو دەگەڕێنمەوە بە حقیقەت. جێومەکانی بەهشتە ئینشاءڵڵا خوای گەورە سەبووری هەموو لایەکمان بدا. ئینشاءڵڵا جێومەکانی بەهشتەوە جێشی بەتاڵ نییە. ئێمە بە فەخر و شانازیەوە من و هەموو ئەو هەواڵانەی کە لە ژێردەستی ئەو پەروەردە بوون ئەکید لە بیری ناکەین و سەری ڕێز و نەوازش بۆ گوڵکۆی پیرۆزیان دادەنەوێنین ئینشاءڵڵا و خوای گەورە سەبووری کە سوکاریشی بدات. دەستخۆش ئینشاءڵڵا خوا سەبووریدا. مامۆستا بەڕێزت هەر لەگەر دەستپێکی تیپەکە بووی؟ بەڵێ هەر لە ساڵی 77 وا بزانم تیپی سرودی قوتابخانەکان هەرچەندە من دەنگم زۆر خۆش نەبوو، بەڵام ئێستا زۆر جار کە خەڵک یعنی ئەگەر گۆرانی بڵێم دەڵێن مستەحیلە تۆ مۆسیقی بی. مع العلم دەزان بە کاکامانز بن لە ڕووی ئەکادیمی وەکو کەمانچەژنێکی وەکو سۆلۆویست و محتەریف لەسەر ئاستی نێودەوڵەتیش پێم وایە تەقسیرمان نەکرد، بەڵام وەکو دەنگ ئەو دەنگم بە حقیقەت ئی مۆسیقیان نییە. مامۆستا ئامانز عەفوان دەتانم پرسیارێک لێ بکەم، دەتوانی هەندێک قسەکەت بکەی. گرنگی دامەزراندنی ئەو تیپە چ بوو لەو ئان و ساتەدا؟ کاکامڕان سپاسان دەکەم بۆ کوردستان 24 بەڕاستی بۆ دەرفەتە کە لەگەڵ هاوڕێیانی خۆشەویست ئەمڕۆ لێرەین. باسکردنی ئەو یادگارە یادیەوەریانە زۆر گرنگن، بە پەرۆشەوە باسی دەکەین. من شتێک بخەمە سەر قسەکانی کاکە سیروان. ڕاهبەتی مامۆستا زرار لە قوتابخانەی پاشای گەورە وای لێ کردین بەڕاستی کە زۆر بە گەورەیەوە سەیری هونەر بکەین هەر لە سەرەتاوە. تەنها موزیک نەبوو، ئەنی ئەتوانم بڵێم ڕەوش بوو، هونەر بوو، شێوەکاری بوو، شانەوە بوو، خۆشنووسی بوو، ڕاوێستی بوو، ڕابەری هونەر بوو. بەڕاستی مامۆستای ئینگلیزی بوو. لەگەر ئەوەشە لەگەر ئەو هەموو بابەتانە بەڕاستی هەموو ئەو شتانێک کۆ کردەوە کۆمەڵێک هەرزەکار منداڵی هێنا ئەوانەی کە بەڕاستی بڵێ هات سەرەتا سەیری دەست و پەنجەکانی کردین، زۆر ترساین هەمومان توامزانن چییە ینی بەڕاستی سەیری کرد، ینی هەر ئەوانە لەبەر ئەوانەی کە پەنجەکانیان تۆزێک درێژ و ئەوانەبان بۆ ئەمریکامان ئەوانێتر بڵێ پەنجەکانیان کە تۆزێک بڵێن ئەستورویان ئەوە بێتن ئەوە بۆ ئامریکانی عود و چەلۆ ئەوانە ئەوە بوو. ضرورەتی دروستبوونی هونەر یعنی لەو شارە نەک ئێمە برێن بەکوونەوەی دووەم بووین، چکەنەوەی یەکەم بەڕاستی لە ساڵانی کۆتاییەکانی 60ەکان و سەرەتاکانی 70ەکاندا بوو. پێش ئەوەش بەڕاستی هەر لە ساڵی 1930ەوە لەو شارە شانۆگەری پێشکەش کراوە لە بوارەکانی تری هونەردا. من باپیرم بەڕاستی کاتی خۆی ساڵحی حاجی نەورۆز یادی بەخێر بڵێ دەهۆڵی لێداوە لە ڕۆیشتنی مەسیرەی ئەو کاتی کە کراوە سەید تەهای نەهری بڵێ لە کاتی بڵێن دوای شکستی ڕووسەکان لە نێو ڕوانز و لە خەرەندی ڕەوانزەوە. یعنی ئەم حاڵەتان هەمووی وای لێ کردین کە زۆر بە پەرۆش و بە قودسیەت و بە سروتەوە ینی بۆ حاڵەتانەوە بێنن ئەو هونەرە. لەبەر ئەوە تیپی پاشای گەورە کە دامەزراتوانم بڵێم ئەو کاتە کەلێنێکی گەورە هەبوو لەو بوارانەی هونەردا توانیمان بەیەکەوە ئێمە بەڕاستی بەدەستە جەمعی
ئەمەش بەچیەوە هات بەوە هات کە چوینە پەیمانگای هونەرە جوانەکانی مووسڵ لەگەڵ ئێمە دەورەیەک پێش کاک سیروان وان بووین من و چەتۆ سەید ئەحمەد ئەو شتانی کە دەڕواندز خوێندوو بوومان هەموو لەوێ دووبارە بوو ینی گەورەیەکەی لەوە بوو کە چوینەوە یەکسەر لە تیپی تەلەڤیزیۆنی مووسڵ دامەزراین هەر هەمومان لەوێ وەریان گرتین تەمەنمان 15 ساڵ و 16 ساڵ و ئەوانە بوو لەبەرەوە تیپی پاشای گەورە توانی ئەو کات ئەو ساڵ لە ساڵی کۆتاییەکانی هەفتاکان و سەرەتاکانی هێشتان کە سەردەمی زێرین گۆرانی بوو ئەو کلێنە گەورەی پڕ بکاتەوە. مامۆستا زەینەل دێنەکەم بەڕێزت فەرمووت کە من بە تەمەنەکی گەورەتر هاتمە ناو هونەر. طبعا منیش هەر شتێکی دەخەمە سەر ئەو قسەیە تیپی پاشای گەورە بە گەورەی لەدایک بوو چونکە ڕەواندز گەورەیە. چ تێ لە ئۆقسانە مێژووەکی گەورەی هەیە و دارسکە لە مێژووی کوردایەتی زۆر هەندە گەورە نەبووم بەڵام چاوتەمەنیەوانە بڕک لەوانە گەورەتر بووم من وەکو چێشتیم زێوەر بووم هەم مۆزیکژەن بووم هەم شانۆکار بووم هەم جێگری مامۆستا زرا بوو لە ئیش و کارەکان نووسینی باش بوو دەی خوێندەوە کتێبی دادەدا ئێمە منداڵ بووین ئەو کاتە بەڕاستی ئەو ستاوەی کە مامۆستا زرار هەری بژار بوو خۆڕایی هەری نەبژار بوو مامۆستا زرا ئینسانێکی زیرەک بوو چوو لەناو شاعیر ڕەواندز لەناو قوتابیەکانشی هەی زیرەک و بەتوانا و ینی لێ هاتوو دەستڕەنجیم بوو ینی بە فکرەی خۆی ئەوانەی هەڵبژارد کە ئێستا ئەوانەی لێ دەرچوون ئیدی لە دوای تیپ کە دامەزرا کۆمەڵی هونەری وێژەی کوردیش دامەزرا پاشمانجێکی تر یان لە یەکی ئەفتا تیپ دامەزرا 28 کۆمەڵی هونەری وێژەی لقی ڕواندز کرایەوە کە ئەو کۆمەڵەیە کراوە ئەو تیپە هاتە ناو باوەشی ئەو کۆمەڵەیە ئەو کۆمەڵەیە فراوان بوو بە شانۆی تێدا سەرۆکی کۆمەڵە بۆ کاک زەینەل ئەگەر لەبیرت بی ئەو کات مامۆستا لوقمان دەرگەڵەی بوو بەستا لە دەرەوەی وڵاتە بەر لەویش مامۆستا فەریز زامدار و ئەوانە یادی بەخێر کاک فەریز ڕۆڵێکی کاریگەری هەبوو بەڕاستی لەکردنەوەی کۆمەڵی هونەر و وێژە لەوێ کاک ئازاد زوندیانی بڵێن ئەو کاتە شاعیر بوو پێش ئەوەی سیاست بیقۆزێتەوە بەداخەوە ڕۆشن فکرەکان بوون حەز دەکەم شتێکی ئیزافە بکەم فەرموو کاڤاڵانم بە حەقیقەت ئەو سەردەمانی کە ئێمە چوینە ئەو ڕێچکێمان گرت بە کاریگەری و هاندانی مامۆستای ڕەحمەتی ئاسان نەبوو لە کۆمەلگایەکی داخرایی وەکو ئێمە بە حەقیقەت من یەکێک لەوانە بم عیلەی من قبولی نەدەکرد من بچمە ناو ئەو بیرۆکەی هەزم نەدەکرێت زۆر زەحمەت بە هەموو عیلەکان بە زۆری وابن بەڵام ئاخر شت بە بیرمە مام شێخ سلەیمان مامی مامۆستا زرە پیاوەکی ڕۆشنبیر و لێ هاتوو بوو بابی هاژەخانی ئێستا ئەندام پەرلەمانە وتم ئێوارەیەک وتم مام سلەیمان ئەمن مشکیلەم هەیە وتم بابم لێ ناگەڕێ من بچمە مەحەد فنون جەمیلێ دەبی ئەوشتە ئیدم بۆ نەکا قبول ناکەن بەخۆی گەلۆشم نەکا خۆ دەخەرەندی داوێت یعنی ئابە و دەرەجەی ئیندیفاعمان هەبوو گوتی بەسیتە وەڵا بابم هات لە دوێنە گوتی مام عەبدوڵڵا پێی گوت بوو بام ئێوارێ هاتووە گوتی مام شێخ سلەیمانی گۆ سبەینێ بەخۆ بە کوڕەکەت وەرنە دائیرەی وەڵا چوینە دائیری گوتی چییە مام عەبدوڵڵا لێ ناگەڕێی گوتی خۆ کوڕی تو لە کوڕی غازی فەندی و کوڕی ساڵحی حاجی نەورۆزی کوڕی فلانی ئەوە تر نییە خانەدانتر نییە کاکە ئەتەمەنەوە باب و داچی بەڕەحمەت بی بابی داچی مایەوە جیهان خان هەردووک مدیر بوون مدیر و مدیرەی مەکتەبێ بوون بەڵام بام کرێکار بوو بەڵام پێخۆش پێ کوڕی سمایل ئاغای بەرسین بوو چۆن دەبی کوڕی ببیتە چاوەش بەڵام ئەوەی کە نقطەکە لێرە گرنگە ئێمە ئەوەمان ئەو کات وەکو قەزەیەک وەرگرتە بوو شێخ سلەیمان بە بامی وگۆ بیتهۆڤن 300 ساڵە مردووە ئێستاش هەموو جیهان هەموو ئینسانیەت شانازی پێوە دەکات مۆسیقارێک بوو قەت لەبیر ناکەم ئەو ستێتمەتەی کە بە بامی وت بابم کە هیچ قسەی نەما یعنی کا قسانەی کردو کە فەن گەورەیە فەنان گەورەیە فعلەن ئێمە ئەو ڕێچکەمان گرتە بەر کە ببینە هونەرمەندی ڕاستەقینە خزمەتی قەزیەی کوردی پێوە بکەین ئەو کاتە لە بنباڵی بەعس ئێمە لە تیپی پاشای گەورە دەیان و سەدان بەرهەمی هونەریمان لۆ هونەرمەندانی پارچەکانی تری کوردستانیش وەکو ئەبوو بەکری لەگزی و کاڵێ و کۆمەڵێک لەو ناسری ڕەزازی ئەوانە تۆمار کرد و چەندین جار لە وەختی کە هەناسەی کوردایەتی کز ببوو پێشمەرگەش لە شاخلاواز ببوو بەڵام ئێمە خەبەرمان دەدا قیادەی کورد جەنابی سەرۆک بارزانانی لە ڕێی کاک وەلی حەسەن کە گۆرانی بێژ و هونەرمەندێکی ناودار و دیاری ئێمەیە
وتی نەخێر گوتی ڕۆلی ئێوە هیچ لە ڕۆلی پێشمەرگە کەمتر نییە بە تایبەتی بە پاشای گەورە گوتی بەڵام ئێرە دۆخەکە زۆر ئاستەمە هەتا بتوانن لەوێ بمینێنەوە لە ناو شار بینێنەوە بەردەوام بن لە کاری خۆتان ئێمە فەخر و شانازی پێوە دەکەین لەو کاتەی هەموو سنوورەکان داخرابوو لەسەر ئێمە بەڵام ئێمە بە دەنجی زوڵاڵی هونەری ڕەسەنی کوردی هونەری نیشتمان پەروەرانە توانیمان بوونی کورد مانەوەی کورد ناسنامەی کورد بهێڵینەوە ئەوەیە کە ئەو خاڵت زەهۆریە کە بەحقەت ئێمە شانازی پێوە دەکەین. هەر لە سۆنگەی قسەکانی دکتۆری هونەر پەیامە پەیامی سەرەکی تیپی پاشای گەورە لە چ خۆی دەنوێنی؟ پرسیارێکی زۆر لە جێگەی خۆیەتی کاکە کامەران ئەوەی کە زۆر گرنگ و بەڕاستی وەکو کاکسیروان باسی کرد لە سەرەتای ئەتوانم بڵێم شەستەکانیشەوە کۆمەڵێک هونەرمەندی تر هاتنە شاری ڕەواندز بەڕاستی ئەو بژانەوەی لەوە شەوات کە خوا لێ خۆش بوو سەعید یحیا خەتات کە ڕۆڵێکی کاریگەری و مامۆستا سەردار بێبەخت سەردار محەممەد علی ڕوانزی شاکر سابر فواد محەممەد ئەفۆن مامۆستا کاتێک مامۆستا عوسمان شارباژێریش بڵێ ئەوی شار خێزانەکەی ڕەوانزی بوو لەبەرەوە هاموشوێکی بەردەوامی ئەو شارەی دەکردو لێ بوون مامۆستا سەبا عەبدوڕەحمانی یەکەم دامەزرانی لە شاری ڕەواندز بوو ئەو جوودانەوەی هونەری وای کرد بەڕاستی کە مامۆستا زراریش یادی بەخێر بکەوێتە خۆیەوە بتوانی خۆی زیاتر پەروەردە بکە ئەوە یەک دوو خولی هونەری بینی لە سلێمانی ئەوانەوە هات و فێری نۆتەی مۆزیک بوو ئێمە کە کۆ کردو بەڕاستی ئەو پەیامە گرینگە ئەوە بوو هە لە سەرتاوە کە دامەزرین کاکە کامەران پەیامی گەورەی ئەو تیپە ئەوە بوو کە بەڕاستی بتوانین گەڕانێکی مەیدانی بەناو ئەو هەموو ناوچەی دەڤەری سۆران و باڵەکایەتی بکەین گۆرانی فۆلکلۆری و کەلەپوری و میلی ئەوانە هەمووی کۆ بکەینەوە دووبارە زیندوی بکەینەوە ئەوە بوو هەر هەمومان بەڕاستی کۆمەڵی گۆرانیمان لای خۆمانەوە توانم بڵێم هەڵبژارد لەگەڵ چەتۆ لەگەڵ سەید ئەحمەد لەگەڵ سیروان شێرزاد فاڕۆق هەر هەمومان زیندومان کردووە کارمان لەسەر ئەوانە کرد لەبەرەوە ستایلەکەمان ستایلێکی جیاواز بوو خەڵک سەرەتا پێی نامۆ بوو بەڵام کارکردنمان لەبەرەوە بە شێوەی ئەکادیمی بوو ئەو پەیامە گرینگە ئەوە بووکەوە بژانەوە و دووبارە زیندیکردنەوەی بەرنامەی کەلەپوری و توانم بڵێم میلی و هەروە گۆرانی تریشەوە گۆرانی بێژەکانیش بووە یەکێک لە پەیامە گرینگەکانی ئەو تیپە ئەوە بوو کە دەرگای واڵا بوو بۆ هەموو هونەرمەندانی تری شارەکان واتە تیپێکی داخراو نەبوو بڵێ کە توان بن دەڤەری سۆرانیان باڵەکاتی نەخێر هونەرمەندانی ترمان لە شارەکانی هەولێر لە سلێمانی لە شاری بڵێن ئەتوانن بڵێن لە دەرەوە و ئەو کارانی کە ئێمە وەکو کاکە سیروان ئاماژەی پێکرد کە بۆ توانم بڵێم هونەرمەندانی ڕۆژهەڵات کردمان ئەو ساتەوە کە ئەستەم بوو کاری وا بگرێت لەبەر ئەوە ساڵی 89 ئەو کاتە ڕژەمی بەعەز بە زەبر و زەنگێکی زۆر گەورە گەڕابووە لە پاش بڵێ ئەنفال و شەڕی عێراق ئێران و ئەوانەوە لەبەر ئەو ساتە ئەمە ساڵی 89 ئەو کاسێتەمان بۆ نەزمەی غوڵامی کرد لەوێەوە شەوان لەوێەوە سرودی ئەنتەرناسیۆنال و سرودەکانی تر بۆ کاڵێ بە شەوان تەزیل دەکرا کاتوانم بڵێم بەڕاستی 200 مەتر لە ئەو کات منەظەمەیان پێوت منەظەمەی حزب لەوێەوە دوور بووین شەوان کارمان دەکرد ئەمەش هەموو بەهیمەتی هونەرمەند بەڕاستی بەرە مامۆستا زرارەوە بوو کە ئەو جۆش و خڕۆشی پێداین لەبەر ئەوە ئەو تیپە لە تیپێکی ئەتوانم بڵێم ناو ڕەواندز بۆ تیپێکی نەتەوەیی کە کار بۆ هەموو پارچەکانی کوردستان بۆ هەموو هونەرمەندەکان کاریگەرێکی زۆر گەورە هەبوو لە گەڕانەوەی کۆچڕەوە ملیۆنێکە کە هەردوو ئاهەنگی شیوان پەروەر و ناسر ڕەزازی کە لە ڕەواندز و لە شاری سۆران کرا خەڵک کە گوێبیستی ئەوە بوون بەدەیان هەزار کەس گەڕایەوە لەبەرەوە جۆش و خڕۆشێکی ئەو سرودانە وای کردکەوە ئەو تیپە پەیامی خۆی بگەێنێت دەستخۆش مامۆستا مامۆستا زێنەل هەربەتە ئەو ناوە جوانانەی مامۆستا ئامانز باسی کرد ڕۆڵێکی زۆریان هەبووە لەسەر ڕەواندز و ڕەواندز خۆی ئەوەی بەهرەی تێدا بۆ کە سوود لەوان وەرگری تا چەند توانرا سوود لەو ناوە جوانانە وەرگیرێ ئەگەر باسی ڕەواندز بکەی ینی بابگەڕێنەوە بۆ سەرەتای سەدەی بیستم شای ڕەواندز یەکەم قەزایە لە کوردستان کە لە 1923 قوتابخانەی لێکرایتەوە ینی پاش ساڵیشتر 100 ساڵ تێپەڕێ بەسەرکردنەوەی یەکەم قوتابخانە دەستپێکردنی پرۆسەی خوێندن لەو شارە هەڵبەتە گەمە نییە پرۆسەی خوێندن 100 ساڵ لەو شارە بوو بێ دەبێ مەدەنیەت هەبوو بێ دەبێ خەڵکی هونەرمەند و خەڵکی ڕۆشنبیری تێدا پێگەیشتی بێ زایدەن هەر لە بیستەکان ڕێگەی هامڵتۆن کرایتەوە بۆ ناوچەی ڕەواندز تا ئاجۆمەران ینی لێک نزیک بوونەوە کە بۆ لەگەڵ ڕۆژهەڵات و باکوور ئەو کەلتورە زۆر تەئسیر لەسەر خەڵکی ڕەواندز کرد جا هات ئەو قۆناغ بە قۆناغ کایە هونەریەکان پەروەردە بوون ینی دەستپێکردنی شۆڕشی ئەیلول لە 1961 کاریگەرێکی زۆری هەبوو بۆ
مەدەنیکردنی ئەو خەڵکە بۆ زیاتر کوردایەتی ئەو خەڵکە زیاتر ڕۆشنبیری چونکە لە هەموو لایەکی کوردستان هەموو ڕویان دەلای ڕەواندزە کردو لەوێ ینی ئەوەکانمان دەبینی ینی خەڵکی نوێمان دەبینی ئەو تەسیراتانە هەموو بەجێما دواتر ئەو تەسیراتە هات تا دوای بەیان نامە 11 ئازار کە ئەو بەیان نامە درا کارە هونەریەکان لە ڕەواندز زۆر بە ئازادی کران ڕۆحێکی نیشتمانی درا بەرجێک ینی بە هەموو تیپەکە بەرجێکی نیشتمانی نیشتمانی وەرگرت ینی شانۆ لە هۆڵەکان هاتە دەر بۆ ینی زیاتر بۆ ناو زەماوەەر ئەو هەموو کاریگەریانە هات ئیتر وەک جەنابەت گوت تیپی پاشەی گەورە بە گەورەی لەدایک بوو ینی ئەو کاریگەریانە بوو کە ئەو هونەرمەندانە دروست بن بێگومان دروستبوونی ئەو هونەرمەندانە هەروە کارێکی ئاسان نەبوو ینی بۆ خەڵکی ڕەواندز چەند جوانە مێژوەکەی چەند گەورەیە ئەو تیپە وای کە ڕەواندز جوانتر بکە ینی مێژوەکەی گەورەتر بکە ئێستا لە هەموو دنیاوە لە هەموو وڵاتانی تر لە کوردستان خەڵک کە باسی ڕەواندز دەکرێت ینی باسی هونەر دەکرێت پاشای گەورە دکتۆر ئێمە هەر لە چوارچێوە ڕەواندز نەمایەوە تەمان زۆرینەی ئەو هەواڵانە ئەو برابەڕێزانە بوونە مامۆستای زۆر گەورە لەو وەسەتەی مەسەن مامۆستا ئامانج مامۆستا سەید ئەحمەد مامۆستا فاڕۆق کاک شێزاد جا لە هەولێر و لە سلەیمانی و لە هەموو شوێنەکان جێپەنجەیان دیارە بۆ نمونە ئێمە بووینە هەوێنی دامەزرانی یەکەمین ئۆرکسترای کوردستان لە هەولێر هەر ئێمە ئەو نەواتە بووین گەشتینە ئەو ڕادەی بە حقیقەت و تاکو ئێستاش ڕۆلی بەرچاو دەبینین لە هەموو لە وەسەتی سەقافی و هونەری ئەوانە لە سەراستی کوردستان شاکاری زۆر گەورە پێشکەش کرا چ لێرە چ لە دەرێ بەش بە حاڵی خۆم فەخر بەوە دەکەم کە ئەگەر ئەو شارە نەبووایە ئەو پەروەردە نەبووایە ئەو ڕابەرە هونەریە نەبووایە تیپی پاشای گەورە نەبایە من نەدەبوومە ئەو کەسایەتی ئەوڕۆ لەو ئاستەی بتوانم یەکەمین قەبیلە بووم چکەمە لە ڕوانزی مستەلاحەتی خۆشمان هەیە دەڵێن قەبیل بە خەڵکی گوندەکان دەرێن قەبیلە داکو بابم بەڕەحمەت بی بەڕەحمەت بن ینی هاوسەر گیریان کردی ماڵیان لە ڕواندزدانەوە کەمە لەدایک بووین لە ڕواندز لەدایک بووین لەوێ گەورە بووین جارێک سەرۆک شارەوانی ستۆکهۆڵم هات لەگەڵ حازم کوردەی وتمێوە بە چەندنەوە جنسیە دەدەنە خەڵکی کە دێتەوێ وەڵا گوتی بە سێنەوە وەڵحی گوتم ئەمە بە سەدنەوەش نادێت دەمە 100 ساڵیت کەش لێرە بم هەر پێ دەڵێن قەبیلە خەڵکی گوندی بەس گوتم مەرحەم لە شانازی پێوە دەکەم نەتیجەی ئەو پەروەردە ئەو هونەرە کە من قایمقامیم قەبیلەیەکی قایمقامی ئەو شارم هونەرمەندێکی پێشەنجی ئەو شارم فەخر و شانازی پێوە دەکەن بە حقیقەت بلکلنتۆن دەرێ ئەگەر ئەو مەدرسە هونەریە نەبوایە من نەدەبوومە ئەو کەسایەتی گەورە لەوانەیە هەندێک خەڵک پێیان سیر بوو پێیان زەحمەت بوو چۆن دەبێ هونەرمەندێک ببیتە قایمقامێک بەڵام شاری ڕواندز پێویستە هونەرمەندێک قایمقامی پێویستە سەرۆک وەزیرانیش هونەرمەندبی پێویستە هەموو وەزیرەکان هونەرمەند بن چونکە هونەرمەند ئەتوانن بڵێن پاکانەتر ڕازگویانەتر بە دقیقتر کار دەکات دوور لە مەسائلی تری سیاسی ژیان بە دیوەکی جوانتر دەبینی مامۆستا هەر لە یادەوەریەکانی نازان باسی دە دینارێکی مامۆستا زەینەڵوان بکە مامۆستا زەینەر جیران بووین یەک ینی بەبیرمە هەزار ڕەحمەت لە داکیشی بیت کە منداڵێکمان ئەمری خوای کرد ئەو حتا بەیان لەگەڵ دایکم دانیشتووە ینی ئێمە لەگەڵ ماڵی ئەوان ئەگەر چێشمان لێنە نابە ئێمە دەچوینە ماڵی ئەو نیوەڕۆیان ئەگەر ئێمە شێوێکی خۆشمانە بە لە دوومان دەناردووەرە ئێرە هەم مۆزەف بوو لە نەخۆشخانەی ڕواندز هەمەندێک جار فیتەریشی دەکرد ئەوەشم مەبیرە زۆر جار ئەمە منداڵ بەهۆر زەنەوە باگمن جامیش کە چوومە مەحەد دەیزانی بابم کرێ کارەوەوانەیە ڕۆژێک بانج کاک سیروان وەرە بتە 10 دیناری دامی طبعا 10 دینار ڕاتبی بام 10 دینار بووە چونکە دەیزانمە چینە مووسڵ و تەڵەبە و مەساریف و هونەرمەند و بەحقیقەت زۆر تەشجیعیشی دەکردین بۆ خوێندنەوە شتانە ئەو 10 دینارم لێ وەرگرت بەس قەت لە بیرم ناچی وەکو هەمیشە وەکو برا گەورەیە کوا بووە وەکو ئامۆزاوان یعنی وەکو تێکەڵاوین یعنی داوای نەکردەوە نەخێر نانە لە زۆر مەواقیفی تر ئێمە خەڵکی ڕواندز لەگەڵ کاکە ئاماج و لەگەڵ هەموو ئەو یعنی وەکو براوا بووین دایان شەو لە ماڵی ئەوان نووسیم لە ماڵی سەید ئەحمەد ینی خەڵک هەر وەی دەزانمە وەکو خوشک و براین وەکو عایلەوانە کە یەک خانەوادە حساب بووین بڵێ وڵا ئینتر هەر کاک زەینەر ینی بەڕاستی لە ماڵەوە کتێبخانەی بچووکیشەوە بەڵام کۆمەڵی کتێبی زۆر پڕبەها ینی ئەو کاتێک تێدا بوو
سەرەتای تازە گۆواری کاروان بڵاو بوو بۆ ئەوانە و هەنی بە تەو سۆشتمان دەخوێندەوە ئەو بابەتانەوە ئیتر لەبەر ئەوەی ئەو تیپەش لەبەر چی زۆر تۆکمە بوو لە منداڵیەوە بێکەوە بوون یعنی لە تەمەنی 9 ساڵی و 10 ساڵی و 11 ساڵی و ئەمە پێکەوەین ئێستا ئەو لە سەوری 50 بڵێن ئەوە 45 ساڵە ئێمە بێکەوەین لەگەر ئێک بووین تا ڕۆژانە پرۆڤەتان دەکرد بەس قسەکە بەڵێ ڕۆژانە پرۆڤە بەڵام پرۆڤەی چۆن ینی 6 ساعات 7 ساعات پێکەوە لەو پاشای گەورە ئەرێوەڵە لە پێش برچیان دەکرد چێ پێشی بچی بۆ قاعەکە پرۆڤەی بکات یعنی مامۆستا زرار یادی بەخێر لە ماڵەوە نووسە بوو هەندێک جار لە بن بالیفەکە نییە توانین بە دزی ئەچوین سیروان ئەبرێن ئاگادارە کیلەکەمان دەینا دەرگای سەرەوەمان دەکردەوە و دەچوینە بۆ پرۆڤە دوای ئەو دەهات نیە دوای ئەوە کە برێن ئیسراحەتی دەکردو ئەوانە و بە منداڵیش بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو یادگارانێکەوە هەمانە لەگەر یەک زۆر خۆش بۆ زۆریش بزێ زۆر بزێ بووین هەمومان ئەرێ وەڵای ئێستا بیریشمە ئەوە پێش مەقەری حزبی شێ ئێستا ماڵیوان لەوێ بوو ئەو هەیە کە دێتە خوارێ لێژە ئەمەش بڵێن شێوێکی زۆر سەختە ئەمان زمان پارە لە پایسکێکی سێتایی پێ بوو ئەمانجا بەخۆ بە سەرێکی گەور ئەمان بردە سەرێ لەوێ بەڕەڵامان دەکرد داهاتە خوارێ پێ و دەستی لێک دەکردنەوە دەمەگوڵی ئێستا زیلی عسکەری داهاتن هەموو سیاری عسکەری بوو لە بەرەوە ڕوان بەڕاستی ینی ئەو فکرمان نەکردو بەڵام سیروان حەزی لێ بوو دەگو بزانێت زیلێکی عسکەری ینی ئەو عەقلێتی منداڵیمانەوە بوو بەڕاستی بەڵام سیار ئێستاش بەبیرمە کە ئێستا بەبیرمان دێتەوە بەڕاستی ینی ئەو یادگاری سەرچێشی بووە ینی بۆ نمونە کە مامۆستا زرار بێبنی گوتی بڕۆ کوڕێکی شار ئەوە نەهات بوو گوتی منداڵێکی ناوی سەید ئەحمەدە بزانن لە ناو ماڵیان ناو بازارە بڕۆ بینێ دەڵێن میلۆدیکا حەزب دەکانی ئەوانە وڵات چوون بە دووی ئەتحادی کە چوون بڵێ ناو بازار بوو ماڵی چایخانەکەی سید جەباری باوشیان کە زۆر مەشهورە بەڕاستی لە ڕەواندز لە چایخانەش بڵێن شاگردی دەکرد شاگردی باوشی دەکرد ئەوانە کە چووم گوتی لە مارەیە وەڵا کە چووم ماڵی ئەوانە گوتم سەید مامۆستا زرار گوتی ئێستا بێ گوتی دۆچی بوو گوتی نازانم تۆزێک شلەژا گوتم ئەرە وەڵا گوتی بابچی وەڵا هاتێ دەرێ و دوای گەڕاو گوتی ڕاست عارەبانەکەم دینم عارەبانەیەکی هەبوو ئەوەی بە بۆربەری سێتایە وەڵا هینای گوتی من سوار بە وەڵا لەکەی بسوار بوو دی بۆ جادن نییە داهاتی نەخوارێ و نعلێکی ئیسفەنجی لەبەردابوو نیە بە ئەو پاری دام ینی زۆر سیر بوونی هاتی نەخوارێ مامۆستا زرار گوتی وەرە ئەو ئۆکۆردیۆنی دایە یەکەم زان نیە عازف ئۆکۆردیۆن بوو سەید ئەحمەد کۆردیۆنەکەی دایە هەندێک شتی عازف کرد ئەوانە گوتی دەست خۆشبی زۆر باشە اینجا سەید ئەحمەدیش بەڕاستی جێچکێکی زۆر هەستیاری هەبوو کە چوینە مووسڵیش یەکەم زار لەوێەوە یەکەم ساڵ ئەو هاتە سەرکەمانچە ئێمە خۆمان بڵێن ینی بە معنای کەلیمە ئاوارە بووین چکە بەشی ناوخۆی نەبوو یەکەم ساڵ بوو تازە شەری عێراق ئێران دەستی پێکرد بوو سەید ئەحمەد ئەو کاتە تەحویلی سەرکەمان بوو لەو قسمی داخلیا بەخۆمان بووینە بارگرانی ئەویش بەو کەمانسێنی ئەسوڕایەوە عەسبی دەکرد ئەوانش هاواریان دەکرد ئەی هاوار ڕایگرە بەسە هێش بووی بۆ ئەوی نێ فێربی بەڕاستی نیە بە بەو شێوەیە کاکامەران بەڕاستی کامەران هەلستە زیلە عسکەرەکەی باسی کرد هەشتا و ئەفت ڕاپەرینی ڕەواندز کرا دکتۆر سیروان یەکێک بوو لە دەستەکانی ڕاپەرین ڕەوان ڕاپەرینی خۆیان کرد و بۆ بزانم خۆی بزر کرد سیروان چۆ چیای نازام چی بەسەرات پاشتر حکوومەت ڕەشبگیرێکی کرد خەڵکێکی زۆری ناو شار ڕەواندز دەرهینا بە قافلە هینایە دەرێ هونەرمەندێکی کوڕێکی زۆر شوان عەبدوڵڵا زۆر هێم لەسەر خۆ بوو ئەو بەر ڕەشبگیرێکە کرد من لە دەرەوەی شار بووم ئەوان لە ناو قافلەکە بوون دیتم لە ناو ئەوکەیە سەلام نۆرۆزیش لەگەرەوی بوو دوو هونەرمەندمان ژیران پاشەوەی سیروانمان ئەو ڕاپەرینەوە ئەو شتیان کرد لە دەرەوەی شار بووم من ئەوم دیت لە ناو کۆستەرێک بوو وتم چییە گوتی ژیرایمە دەمان بە نەدارێ ئەمن بە هەولێر گوتم چیت بۆ بکەم گوتی هیچم ناوێ بەڵام خاوریەک و بێزامە و مەعزوونێکی درانم بۆ بینە وتم ئەوە تۆ بن لۆ بۆ ئەدامی خۆنان بە فندات چت هەیە لەو هاوڕێی تەمەنت بە چەند وشەیە وڵی ئەوەندەی هێما ینی داوای تەمەند درێژیان بووەکەم ینی ڕەواندز چەند لۆفەی هەیە سەنگەڕێکی هەیە ینی ئەوانە هەرێکە و عەقی ئەویان هەیە پەیکەرێکیان بۆ دروستکەن چکە وەکو باسمان کرد ئەوانە ڕوانزیان جوان کرد ئەوانە ڕوانزیان بردە قۆناغێکی تر ینی خەڵک کە ئێستا سەیری ڕەواندز دەکا هەموو هیمەتی ئەوانەیە نەک ڕەواندز هونەری کوردی بە تایبەتی بەڕاستی ئێستا کە جێ لە مۆسیقی ڕەواندز دەگری جیاوازی هەیە دەگە دهۆک دەگە سلێمانی ئەوانە ینی تکانێکیان بەو قۆناغەدا
ئێستاش ینی تا ئێستاش خەڵک هەرنەوە لە دوایینەوە لە دوای ئەوانە پێگە هەموو لە سای ئەوانەوە دێن بەڕاستی ینی دوو نقطە باز دەکەم یەکێکیان گۆرانی ڕواندز عەبدولعەزیز زاخۆلی ئاوازی دانا بەس چۆن داینا لە حیاتی خۆ چاوی ڕواندز نەکرد بوو نەفی کرابوو لە ڕوومادی بوو من و مزەفەر محەممەد قادر لە هەشتاکان وتی ئەو ئاوازدانەرەی ئەیاز زاخۆلی و ئەردەلان زاخۆلی بە ڕەحمەت بن لەوێن دەلایە بابچین سەرەکی بدەین وتی زۆر دۆستی منە وتم بابچین سیارێکی کڕۆنەی هەبوو سوار بووین بۆ بەغدا و لەوێش بۆ ڕوومادی ئەو کاتە من تەڵەبەی مەحەد بووم وەسفی ڕواندزمان لۆ کرد باسی کوردستانمان لۆ کرد یعنی تەمان چاوی بە ڕواندز نەکەوت پێم هات ڕواندز وایە لەسەر شاخێکە بەلۆفە بەسەر دەکەوە لا خەرەندە ئەو لاگەریە وە کۆڕەکە و بێشۆرایە و نێرگز و شتی وایە لێ و هەندرێن و ئەو شعرەکەی دانە ئاوازەکەشی دانە ئەو بکە هێنامانەوە کاک وەلی حەسەن گوتی بە حەقیقەت شاکارێکی جوانە ئەوە نەخێر پێش ئەوە لە هەشتاکان ئێستا 85 بوو 86 بوو ئەو ساڵانە یەکی ترە من وەکو ئیداریەکیش یعنی وەڕای هونەرەکە فەخر و شانازی بەوە دەکەم کە توام 66مین قایمی ڕواندز بوو و دەشتوانم بڵێم کە لە سەردەمی ساڵی 20ەوە لە سەردەمی سەیتەهای فەندی ناریوە تاکو ئێستا توانم بڵێم زیاترین ڕێژەی پرۆژەی خزمەت گوزاریمان پێشکەش بە ڕواندز کرد وێڕای سەختی بارودۆخەکە وێڕای نەبوونی ئیمکانیەتی مادی بەڵام تەقسیرمان نەکرد لە هەموو بوارەکان زۆر سوپاستان دەکەم سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز بە ڕستەیەکی لانس کۆتایی بە بەرنامەکە دێنم کە دەڵێ ئەگەر ویستت بەندیخانە نەهێڵی و لەناوبەی خەڵک فێرە میوزیک بکە سوپاس.